بەڕێزان چەند خاڵێک بڵێن هەڵی هەسەدا نەک هەڵا ینی ئەو ڕەوشەی کە لەو هەسەدە دروست بوو چ بوو لە حەلەب شەڕی کرد 5 ڕۆژ بەڵام سەرکەوتونە بوو لەبەر ئەوی چ بوو لەبەر ئەوی هێزی ڕاستە ناوچەکە کوردی بوو کە ناوچەی کوردیوی شەڕی زیاتر لێ دەکەی کە لەسەر خەڵکی کوردستان بی بەڵام ئیمدادادیان یارمەتیان نەدەگەیشتێ ئەو جە داستانیان تۆمار کرد خاڵی دووەم دێرە زوو ڕقا کاکە ئەو ناوچانە خاچە عەرەبە بەجددیمە ئەو وەختی خۆی دەگەر ڕوخانی ئەسەد و بەرلاوە و ئەمریکیەکان لەبە نەوت و ئەوانە کۆنتترۆلیان کرد یعنی یەکەم هەنگاو و خەتەرترینی ئەوە بوو خێڵە عەرەبیەکان بە ئەمریکا درۆ دەکات یعنی خێڵە عەرەبیەکان چەندە سەر بە خەلیج بوون دوو هەندەست لەژێر هەمد و ئەوەی ئەمریکادا بوون ئەمریکا ئەوکەی کرد لەگە سعودیە کە لە هەسەدا هەڵبگەڕێنەوە ینی خیانەتەکەی ئەمریکا ئەلێرە یەک لەو خاڵانەدایە چێشە لەوە نییە دیفاع نەکرێ چێشە لەوەدا ئەوانەیان تەحریز کرد زدی هەسەدە بجوولێتەوە بۆیە دێرە زۆر بە لەوەی شەڕ ڕوودا بێ ئەوەی یەک تەقە بکرێ خێڵەکان لە هەسەدا هەڵگەڕانەوە بە خۆیان و چەکدارەکانیان هەموو عەرەبەکان لە زۆربەی شوێنەکان کە کورد شەڕی نەکردی کاکە مەوقعەکەی کورد نییە کورد ئەو هێزەی نییە ئەو هەموو منتیقەیە کۆنتترۆل بکە و عەرەبی فەرامۆشکە تو کاکە کەش کە دەیە بە هەزاران عەرەب و ژن و منداڵ بێتە سەر چ دەکەی چەندیان دەکوژی و ئەو هێزە هەسەدە لێت هەڵدەگەرێتەوە ئیتر شتەکە ناخۆش دەبی ئەوە یەکێک لە خاڵە هەرە لاوازەکانی بوو کە وەخت خۆی گیرا بوو ئەوە نییە یعنی ڕێکەوت بوو کە ئەسەد ڕووخا ئەوانە کەتە بەردەستی کورد دوو کە باز لەوە دەکرێتن کاکە تۆم باراک پیلانێکی مەترسیداری دژی کورتەیە کورا من خۆ ناتوانم هەموو شتێک بڵێم پیلانی ئەو کابرای چەندە لە میدیا ڕادەگەنی دوو هەندەی لە بن سەریدایە شتی خەتەرە کابراایەکە دەیەوێت ئەوە ڕائیکی با من ئەوە بڵێم دەڵێ لەگە مەرکەز قسە دەکەین مشکلە نییە مەرکەز تیرۆریستێکی جۆلانی دەبی تیرۆریستێکی عێراقی دەبێ گرنگ لەگە کەسی قسە بکەین تااقەتی ئەو سەرێشەمانە حەقی لە حقوقی گەلان نییە بڕوا بکە لە دروزەکانیش ئەگە دەسەڵاتی هەیە لە ترسی ئیسرائیل نەبیتن یعنی ئەوێ شوێران دەکات تۆم باراک ئەنتی خەباتی گەلانە هیچ بڕای بزنسە لەگە تورکیایە تورکیاش مەشارعی بە ملیارها دۆلاری دەداتە کاکە نایە بەگە کورت بکەی ئەوە دوو خاڵی هەرە جەوهەریە خاڵی سێم بڵێم کاچ خۆم زۆر کە زەرە کورت هەڵی چ بکە ینی بەدیری چیە چین و رووسایە بچیتن بە کەیف خۆی بڕیار بدات کاکە کورت لەو مووقع جوگرافی تێکەتیە مەجبور بوو هەندێک هاوپەیمانی لەگەر ئەمریکا بکات نەرمبی لەگە ئیسرائیل کاکەەوە دژی دەبی وەچی غەزەل لێدێ و چێ ئیسلامیانە زۆر بێت چاوەڕوون بەجددیمە ئیسلامی سیاسی دەڵێم قەستم کاکەوی غەزە نمونەیەک بوو یعنی یەکێک لە شکستە گەورەکانیانە 200,000 کوژا و بریندار 300,000 ئەوە ئەو هەموو تاوانە قێزەوەنە ڕوویدە چ کرا ینی چ دەستکەوتە چی بەدەسات مزارەت بڵێن وڵا تەسلیم نەبووین یعنی ئەوە چ منتقێک تێدایەت و شارێک کێشەی فەڵەستین هەندە پاشەکشەی کرا لە دیاتی ڕەخنە لە خۆیان بگرن دێن ئەڵێن ینی وەکو مزایدەش باز دەکەن تۆ دژی ئیسرائیل و ئەمریکا دەبی ئەو وەزعت دەبی چ کارتەچی بەهێزت لە دەست نییە یان دەڵێن ئەمریکا پشتی کوربا بە ئەمریکا پشتی لەو بەریتانیایە گەورەی کرد کە کۆلۆنیا ینی ئەمریکا کۆلۆنیالی بەردەستی بەشەی ئەوەی ئەمریکا بوو ئەمریکا ئەوەی بوو ئەو بەریتانیایە سیاسەتی ئەمریکای دادەڕێشت ئەو ئەوروپایە گەورەترین هاوستراتیژی بوو کاکە ئێستا ترامپ هێمانی کردینە ئەوان لەگە رووسیاوە تەنسیقەکەن پشتیان ئەمریکا ئەوە وایە کاکەوانە پشتیان لە ئۆکرانیا کرد کە تووشی ئەو شەڕیان کرد خەڵکەی نەزان و نەخوێندەوار دەڵێ کاکە چێ لەو بڕایەدا بوو ئەمریکا پشت لە بەریتانیا و لە ئەوروپا بەگشتی بکات ئەوە ڕوویدا ینی ئەو هەموو ئەوانەیە ئەو تحلیلە سیاسیانە دەکەن بڕۆ لە ئەخوانەکان بگرا لە ئیسلامی سیاسی فاشلترین گروپن نەدەتوان ببنە هێزی جەماوەری نە سەرکەوتوو بوونە ئەزممویان غەزەیە کە وێرانی کردێت دێ نەسیحەتی هەسەدە دەکا کە ناتوانانی 5 کورسی بینی کە ناتوانانی خۆپیشاندانێک کە دێ نەسیحەتی خەڵک دەکات
بەهەرحاڵ ئەوە کۆتایی تەریخ نییە، کۆتایی کورد نییە، دەشببینن کورد خۆی دەگرتەوە ئێزە چ کاریگەرە و من دوێنش باسم کرد کاکە لە منتیقە کوردیەکان پشتی کورد بەرنادرێ بەس بچەقن و شپرزەیەک دروست من دڵنیام خۆیان دەگرنەوە و پێیان دەکرێت پاشەکشەی گەورە بەو چەتانەی جۆلانیکەوە جۆلانی هەر ئایندەی پێناتی زۆرەبی بەڵام کاچ خۆم ئێمە کە وەخت خۆی دەمانگۆ دێرە زور و ئەوەیە ئێکاکە ئێستا کە جۆلانی مەزەرەن ئەتوو لە مەزادەکدا 100 دینار دەدەی کاکە جۆلانی هاتیە دەرێم 100,000 دەدەم بەس واز لە کورد بینن ئێکاکە بوویتە سرف ئەمیلی ئیسرائیل لە جیاتی ئیسلامیەکانی کورد کەرامەتیان هەبی ئیسلامی سیاسی دەڵێم ئیدانەی جۆلانی بکەن کە کوو دەرپێی خۆی بۆ زایۆنی هەر ڕشتە دێ ڕەخنە لەوەی دەگرەوە لە کورد لەگەر ئەمریکای هەوپەیمانە